کاکتۆر قۆناغێکمان هەیە قۆناغی پێش توشبوون بە نەخۆشی شەکرە کە پێی دەڵێن پری-دایابێتس یان یاخود پێش شەکرە. ئایا پری-دایابێتس چییە؟ بەڵێ پری-دایابێتس یاخود برا شەکرە خۆمان پێ دەڵێن یان هەنگاوێک مایە دەڵێن هەنگاوێک شەقاوێک چیتە ناو جیهانی شەکرە ئەوە ڕێژەی شەکرەکەی نە نۆرمەلە بڵێن ئەوە تەبیعیە نە ئەوەندەش بەرزە بڵێن ئەوە شەکرەیە. ینی بۆ نمونە فەحسی ئەوەی دەکات فەحسی نەخرینی دەکات ینی بانی هەستایتەوە هیچ نەخواردی دەچێت فەحس شەکرە دەکات مەفروضە لە 100 کەمتر بێ ئەو 110 لە نێوان 101 لە بۆ 125 لەو نێوانەیە چونکە ئەگەر لە 126 زیاتر بوو ئەوە شەکرەیە تەواو ومەفروضە لە 100 کەمتر بێ ئەو چەندە ئەو 101 لە نێوان 101 لە بۆ 125 بەبێ ناخواردن بەڵێ ئەوە بەبێ ناخواردن. ئەگەر خواردنانی خوارد با بڵێن 2 ساعت پاش خواردن ئەگەر کەسەکە شەکرەی نەبێ دەبێت لە 140 کەمتر بێ ئەوەی کە با بڵێن شەکرەی نییە. ئەگەر لە نێوان 141 لە بۆ 199 بی ئەوە پێی دەڵێن برا شەکرە. ئەگەر لە 200 زیاتر بوو ئەو پێی دەڵێن شەکرە. برا شەکرە ئەوکو باسم کرد کەسەکە هەنگاوێکی هاوشتیتە ناو جیهانی شەکرە ڕێژەی شەکرەکەی نە ئەوەندە کەمە بڵێن نۆرمەلە نە ئەوەندەش بەرزە بڵێن ئەوە تەواو شەکرەیە. وەکو باسم کرد لە نێوان 101 لە بۆ 125 ئەوە بەبێ ناخواردن لە نێوان 141 لە بۆ 99 ئەوە بە 2 ساعت پاش خواردن ئەو ڕێژەیە پێی دەڵێن چی پێی دەڵێن برا شەکرە یاخود پری-دایابێتس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی